جبراسي عدالتي حكمي تێگەیشتنی سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لە دوشتا دەرئەکەوێت کە خوای پەروەردگار و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئێمەیان باس کردووە. لە سەردەمی داود پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ کە باوکی سولەیمان پێغەمبەر صلی الله علیه وسلم قەزەیەک ڕوویدا وداود وسليمان إذ يحكمان في الحرث إذ نفشت فيه غنم القوم وكنا لحكمهم شاهدين ففهمناها سليمان وكلا آتينا حكما وعلما. پیاوێک هەبوو ڕەزێکی ترێ هەبوو، پیاوێک تریش هەبوو کۆمەڵێک مەڕ و بزنی هەبوو، بەڵام شەوێکیان مەڕی ئەم پیاوە ئاژەڵەکانی ئەم پیاوە چۆ ناو ڕەزی ئەو پیاوە کە ترێی تیا بوو هەمووی وێران کرد. ئەمە لە سەردەمی داود پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ سولەیمان پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ ڕوویدا. پیاوێکش ئاژەڵەکانی دەڕواتە ناو ڕەزی پیاوێکەوە هەمووی وێران دەکا و تێکی ئەشکێنێ بە کەڵکی ناهێڵێ. ئەمجا دێن بۆ لای داود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بەوەی حکم کا لە نێوانیانە. داود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێت تۆ هەموو مەڕەکانت بدە بە خاوەنی زەرعاتەکە، بدە بە خاوەنی کێڵگەکە، بدە بە خاوەنی ڕەزەکە، چونکە تۆ ڕەزەکەیت وێران کردووە بەهۆی حیوانەکانەوە. لەبەر ئەوە مادەم ماڵەکەیت وێران کردووە، ڕەزەکەی و باخەکەی تێک داوە، ئەبێت تۆ ئاژەڵەکانی خۆت بدەی بەکێ؟ بدەی بە خاوەنی ڕەزەکە. بێگومان ئەمە حکمێک بوو داود دای سەلامی خوای لەسەر بێ، چونکە ئەو پیاوە بەڕاستی زەرەر و زیانێکی گەورەی کردبوو. بەڵام کاتێک کە ئەو حکمەیدا داود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ هەموو ئاژەڵەکان بدە بە خاوەنی ڕەزەکە، وەکو ئیمامی عەبدوڵای کوڕی مەسعود باسەکە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ سولەیمان پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خوای پەروەردگار فەهمێکی زۆر بە قوتی دابوو پێی، ئەو نیعمەتی خوای بە هەر کەسێکی بدە. بۆیە ئیمامی مالک ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە ئیمامی شافعی بینی پیاوێکی زۆر زیرەک بوو، پیاوێکی زۆر خواناس بوو، پیاوێکی زۆر متەقی بوو، هەر بە منداڵێکی بچووک بوو، زۆر تەمەنی گەورە نەبوو، بەڵام ئیمام مالک تەماشای کرد ئەم پیاوە زۆر حیفزی بە قووەتە، شتەکان زۆر بە ئاسانی لەبەرەکە، فەهم و تێگەشتنی زۆر بەهێزە. فەرمووی ئەی کوڕەکەم من ئومێدی خێرم بە تۆ هەیە، ئومێدم هەیە ئینشاڵڵا ببیتە کەسێکی زۆر باش، بەس داوات لێ ئەەکەم ئەو نورەی کە خوا بە تۆی بەخشیوە، ئەو نیعمەتەی کە خوای پەروەردگار بە تۆی بەخشیوە، بە گوناه و تاوان ئەو نورە مەکوژێنەوە. ئێمە هەرچی نیعمەتی خوا بێمانی بەخشی بە بەهۆی تاوانەکانەوە لە دەست خۆمان داوە، ئەو نیعمەتی خوا پێتی بەخشیوە بەهۆی تاوانەوە لە دەستی خۆتی مەدە، ئەو نورەی خوا مەکوژێنەوە کە لە دڵتایە. خاک بەسەر ئێمەی تاوانبار نوری چی؟ وەڵا شەو ڕۆژ خەریکی گوناه و تاوانین، خوا غەزەبمان لێ نەگرێ. سولەیمان پێغەمبەر صلی الله علیه وسلم بە باوکی خۆی دەفەرمێ باوەکیان ئەم حکمە مەدە، حکمێ باشتر هەیە. فەرمووی کوڕەکەم چییە ئەو حکمە تۆ دەیدەی؟ فەرمووی ئەو کەسە باخەکەی تیا چووە، ڕەزەکانی تیا چووە، ئەوە باشترین حەلە. ئەم پیاوە خاوەنی ڕەزەکە با خاوەنی ئاژەڵەکانی بداتێ، بڵێ ئەم ئاژەڵانە لات بێ، هەتاکو ئەمجا بڵێن خاوەنی ڕەزەکە ئاژەڵەکانی لایە، خاوەنی ئاژەڵەکەش ئەبێ خەریکی ڕەزەکە بێ و چاکی کاتەوە. هەر کاتێک ئەو ڕەزە هەمووی وەکو خۆی لێ هاتەوە، وەکو پێشوو گەڕایەوە، ئەو کاتە خاوەنی ڕەزەکە با حیوانەکان بگەڕێنێتەوە کە چەند ساڵە ئیسفادەی لێ ئەکا، بەڵام موڵکی ئەو نییە، بەڵام بۆ خۆی دەتوانێت لە شیرەکەی ئیسفادە بکە، لە ڕۆنەکەی، لە ماستەکەی، لەو بەروبوومانەی کە لە ئاژەڵ دەرئەچێ ئیسفادەی لێ بکە بۆ خۆی. خاوەنی ئاژەڵەکەش زەرعاتەکە چاک بکە، هەر کاتێ زەرعاتەکە وەکو جاران لێ هاتەوە، ڕەزەکە وەکو خۆی لێ هاتەوە، ئەو کاتە هەر کەسە شتی خۆی بۆ خۆی بەرێ و پێویست ناکات تۆ ئاژەڵەکان بدەی بە ئەو پیاوە بۆ خۆی. باشترین حەل ئەوەی با بۆ خۆی سوودی لێ وەرگرێت، هەتا باخەکەی و ڕەزەکەی وەک خۆی لێ دێتەوە. سەلامی خوای پەروەردگاری لەسەر، بۆیە خوای گەورە دەفەرمێ فەفەهەمناها سولەیمان، بەڵام خوای گەورە دەفەرمێ وەکوڵەن ئاتەینا حوکمەن وعیلما. بۆی ئینسانێکی دڵنەخۆش وا نەزانێت داود سەلامی خوای لەسەر بێ حکمی ناحەقی داوە. داود پێغەمبەر صلی الله علیه وسلم غەیبی نازانێ وەکو پیاو خراپان، حکمێک دەدا
بەڵام خی پەروەردگار فەهمەکەی سولەیمان بە بەهێزتردا ئەزانێت بەڵام دەفەرمێ وەکولەن ئاتەینا حکمەن وعیلما هەردووکیان داود و سولەیمان سەلامی خوای لەسەر بێ